باسە هەرە باسە باشە بە تۆ پێمەڵی نایزانم خوێنم بەرێ ئەو دەستکە ئەرە دەبیانە لا چۆکاکە تۆ یاری نازانیگەم ئەزم بمەرێ دەواز بێنە معقولە بێن ئەو دەستکە من بێنێ تۆ نازانی لا چۆ دۆڕان بابە تۆ چیتە ئەبێن ئەو دەستکە باوکە عوسمان کاکە دەنگت یاریەکەن یاری دا عوسمان خوێن ئەوە چیتە دیسان بەزمەکەیە نێرەکە چی دەوێ ئەی معقولە ئەو دەستکە من نێرەشی پێ بکەم ئەوە هەموو حرمەتەکەتە باوکە باوەکەی عوسمان بۆ زەلام هەیە لە ڕووی بێ کاک عوسمان لێ پێ من حەمە عوسمان ئەی باوکە معقول نییە ئەو دەستکە من نێرەشی پێ بکەم باوکە وەڵڵا یاری نازانێ هەسی بێرێ بەخوا نایدەم ئاخر لێ دێم نازانێ یاری نازانێ خەری گاتۆڕێن باوکە کوڕم نازانێت چی هەر پەنجەنی پێ نە بابە وانی ئەو خوێنە وەمووی لیڤڵە و بەرزە بیتەوە باشە چەنە باسی کچەکەم تۆ بێرێ گیش وای هەری سوزانە آخر تۆ سعید هەیە ڕۆڵەت بۆ دانیشتوی لێ دەستی بیردی ئیسراحەتت کرد معقولە پێم وەڵی جێش ها خۆیان گێژن کەی ناپڕ وانیە دەسم ڕۆدی بچم دەی پڕ سعیدەکە کە دەی دەبرە دەی ئەمرن نەمێنێ تاوا کوڕی من ئێدە باشە ئەی دارت ڕۆحە بردە مردومرێ جۆ بگرە تەلەفۆنێکم هەیە جۆم لە دەنگتان بێت هەزار شەقان تێڵێم با پێشی بڵێ هاوار زۆر نەکا هەوا زۆر نەکەڵی مامەیت بە شێڵەوە دەیەرەکەتان کەندەی جۆم لە دەنگتان نەبێ باش ئەوەرە خوار یاری گەلۆ یاری ناکرێت لەگەڵ تۆ لێ یاریم پێ ناکری وەرە خوارەوە یاڵا جوان یاریکە سیکە کەوتم پازەدەی ڕێک ئەماکەی باشە باش خوێن پازە پاسە نابێت چییە ئەو چیەکەی چی باز لەوێ لە یاریەکە دووا بڵێ گیان توشتی بوو ئێڵێ ماشە ئەمدا سیکە جوان دێ ئا چێ کاکە سینەمام سێر یاریەکە کە یاریەکە وایە گیان باوکم چی بە خاوەن کردووە ئەبوو خۆ هەڵپەرکێ ناگەینەوە چییە خوێن بەرێ خوێن لە یاریەکە خوێن لا پشتمەوە تاقەکە وەرە پشتمەوە تاقەکە کورە لە یاریەکە وەرە پشتمەوە هاوار باوکەمە چییە بۆ من تێناوە مەکە جوان چیەکەی کاکە ئەوە چیەکەی چی جوان یاریکە دێڵێم یاریەکەمە ناینێ وای کە خۆشم ئەویت نانە خەمن نەبێت مناڵەکانم مەشغوڵ کردبووم پۆبجی و جیازێکم بۆ کڕیون کە تشەلی نازانن وای کە نازداری لام ئەزانیت چۆن ڕەجال لە یەکەم کوچێ قابلە من نێمە داخوازی و بەس تۆ پەلەم لێمەکە تا ئاوا چەند ڕۆژێک تا قەنەعەت بە مناڵەکانەکەم جارێ ئەو چەتیوەم نییە یەک ئینکارە بەخوا براکانیشی فێر کردووە بەس خوازبێنیەک بێتە داوایی بە ناموسم لە ئیمتیحانی سەری ساڵی شەبێ ئەیەم بەشوو ئەڕۆ نەجاتمانە بێت ئەی چۆن دێڵەکە دەربام ڕۆ نانە بێکەوە بخۆین ئاوا لە عین المەطعەم ئەزانم ئەوە چییە احتیمالە پشی لە وشت بوو بێ نە نەزر جال لێ یەکەم جلی پیازی لەبەر مەکەوە خوا تێگەچم یەکسەر هەستی بروسک چی بووە بروسک دەوە دانا کێژنێنێ باوکم هێنا کورەوە قەلە نییە زێ توایەک دەقەت دەنگەندەنگی مناڵەکانێت جارێ خوا حەفیظ جارێ خوارێت قەومە خوا خۆم گوێم لێ بوو تیش وتی چی بروسک تۆ خۆ ببوورێ دەرەوە وەرە واز بێنە دێ خۆ ببوورێ باش دەماش بمرە چاودا باوکە بروسک باوکە ئەبرتان نەمێنێت ئەوە چییە بلێ ئەو بەچی وای لێ هات یاریمانەگر لە ناگەوای لێ هات بلە ئەوە بە تەلەفۆنی بۆ فلاتێ بکەم کوڕ باوکە فلاتی چخۆ مەکینە مەڵ نەساوە تۆ مردی وز بە
جواب نایەتەوە هەستی کوڕەکەم جاوە. بە قوربانم ڕاکە بۆ لای عوسمانی دەراسەمان مەزەمی دەکات بڵێ دەرزیەکی دەبڵمەوەی وێ لە بلەی باوکە دەرزیی ئەگەم یەمە کوڕم دەرزیەکە لێدەم چاکەبی تەکەی بە قوربان بۆکەم لە دەرزیە ترسم ئەی خۆ دوێزەکەی بورابیتەوە ئایبم یە باوکە ئەم پیان کردم ئەو دوانە پیان کردم وتیان پاڵتە خەوە لەوەی باوکم ژنێنێ ئاوا ئەمرتان نەمێنێ خوانەکە خوا لەوە نازانم چیتە بکە خوانە. داڕەزێن بۆ خاتری پێخەمبەر خوانە. دەی بۆ معلوماتتان ئەو بڵێم بەکنەوە ناشتی بێ ئەو ژنە هەرهێنم دەوڵا نایهێنیت